ساڵتان لە بەزان و خۆشەویستان بەخێربن بە ڤیدیۆیەکی نوێ لە ڤیدیۆی نرخەکانی مانجی دووگەڕین لەلاتان. ئێستاش لەگەڵمان بن یەکەم پێشانگەشتە پێشانگە محەممەد دەست پێ دەکەین وەکو جارانی پێشتر. ئێستاش لەگەڵ کاکە محەممەد دەست پێ دەکەین لە بۆ سەعری جیازەکان. بەخێر برا باشم چاوەکەم حیات سەعری جیازەکانمان ئەگەر پێوری برایەکەم پلەی فۆر ئەوڕۆپی سعری ئەوڕۆ 320,000 سلیمی نەکراوە فاتەکەشی دەوری 240,000 بەڵێ ئێکسبۆکس وان فات بە 155,000 وەن ئێسەکە 500 گیگای 200,000 1000 گیگایەکەی 220,000 هەموو ئەوڕۆپی نەکراوە ناوانە. ئێکسبۆکس 360 مستعمل لێرە 105,000 ئەوڕۆپی 135,000 سیریزێز بە $206 نوێ مستعملی $210 گران بووینە بەعام نوێ پلەی 5 بیتۆ $580 بەڵێ ئەوان بە 13,000 بەڵێ ئەو هێستێتانە ئەوی کوماو ئەوانەیە بە 18,000 ڕێزەرمە هەیە ئەوە کڕاکن ئێکسەکانە بە 65,000 ئەو ڕێکیۆن هەفتایە بە 55,000 ئەو ڕێزەر براک شارکە بە $55 کلااودو هەیە $75 دەستکەکان هەمویان بە $6 بیلادین بە نوێیەتی $6 ڕەنگەکان شەم $6 بەڵێ لە بۆ بابەتی گەیمەکان دەست پێ بکەین. گەمەکانی PS5 یەکەم جار بەڵێ ڕایدەر ریپەبلیک 30,000 ئەنترارەکە 40,000 ئەو فیفای پلی چاریە بە 65,000 نوێنە باتڵفێڵەکە 30,000 فارکرای 40,000 مارڤڵەکە 35,000 گۆدۆڤار 85,000 نوێیە ئەو دیمۆنسا بە 35,000 ڕزنی بڵەکە نوێیە $45 گادۆڤۆڕەکە 65,000 نوێ بەڵێ دەستی دووی نییە وڵی لەو دەمەی ئەگە هەبی دەوری 6,000 بەڵێ لە بۆ فیفاەکەی 23ەکە عەرەبی بە چەندە؟ عەرەبی بە $50 ئاین نێزێک بە دۆلاری ڕۆدەکە 76,000 22ەکە دەوری چەندە؟ 22ەکەی پلەی چاری دەوری 30,000 عەرەبی؟ ئینگلیزی زۆر کەمە مستعملە ناوڵە زۆر کەمە عەرەبی 5,000 گرانترە بەڵێ لە بۆ گەمەی دەسترانینگەکە بە چەندە؟ ئەویان 15,000 ئەساسینەکان گەونەکان 15,000 هێلۆ نەیبەر 20,000 بەڵێ جان فۆرس 18,000 نیئۆ 15,000 کاتن سوباسە 20,000 ویچەر 15,000 باتلفیلد 15,000 ڤانگار بە چەندی 35,000 ماینکرافتەکان مینیکرافتەکە 20,000 20,000 بەڵێ هەردوو نوعی بە 20 بەڵێ زۆر چاکە. جەستکەوسەکە 15,000 مادماکس 15,000 ڕزنی بڵەکان چەندە چەندە؟ ڕزم وڵی 15 20 و 25 و بەشەکان دەور دەبینی هەر لەو ڤلیج بە ئەگە هەبی مستعملی بە 35,000 بەڵێ لە بۆ دیترۆیدی دیترۆیت 15,000 واشدۆکس 10,000 بەشیەکەکە دووەکە 15,000 شاد ئۆف مۆردەر 15,000 فیفا قەدیمەکانی شار ئەو 5,000 و 10,000 ئەوێ زۆر چاکە. بینە سەرگەمەکانی وانی هەندێک گەمەکان بەچی هێڵەکە بە چەندە؟ بە 10,000 باتلفیلد 10,000 گەمەکانی دیکە ئامەکان لە چەند؟ وڵی زیاتر 10,000 15,000 و 5,000 و زیاتر لە جوین دامەنێن لەبەر گێم پاسی گەمەی وەنی ناڕاتن ڕاستی گەمەی 360 هەرۆقڵە بەڵێ بەڵێ بە چەندە؟ ئەویان بە 15,000 بۆ 15,000 بەڵێ گەمەی کۆپیشیان هەیە ئەوە 360 بەڵێ لە بۆ کەڤەرانەی دەستی ئەوانە 8,000 دەستکانە کۆم ئەو لۆ هەموو یەکس بۆ کزوان و سیریە سوانە دەبی بێوارە لە کۆمپیوتەری دەبی
بە 40,000 ئەو بەوارە 30,000 ئەوی سیریزێ بەوارە 35,000 بەڵێ زۆر باشە دەستکەشانەیە PS4 ئەو بە 25,000 بەڵێ زۆر چاکە دەستەکان مەڕێت کورسیەکان ساریان چەندە؟ کورسیەکانش بە $110 بەڵێ بەڵێ جیبیان هەیە RGB و بلوتوسێ ئەو بە $180 ئەوکانی هەموو $110 زانتایەکانی PS5 و PS4 وانە زانتای پلی 5 28,000 پلی 4 13,000 ئی سیریسیش بە 18,000 زۆر چاکە سوکانش چیشیان هەیە سوکانەکان سوکانە ڤینۆ $95 بەڵێ بەس بینەوە هەیە لەو دەمەی بە نوێتیێرەوەڵە بەس ڤینۆ هەیە ئی 360 بە 45,000 بەڵێ زۆر چاکە بەڕێز ئێستاش لە پێشانگەی سامینە لێرانە و بەشی کلاسیکەکەیتی بزانە فیکەر وشی زۆر زۆر جوانی هینایە فیکەرەکان بە چەندێک کاکسان ولا 10,000 تا تقريبا 30,000 10,000 لە بۆ 40,000 هەیە لێرانە جیاز وشتی کەونش ینی کەونەکان بە خاوێنی هەیە بە ئەنواعی هەیتی بەچینیتان و وی و پلیستیشن 1 و پلیستیشن 2 و ئەکسبۆکس ئۆریجینال هەرچی جیازەکە بیتن کۆنەکان لێرە بەدەست دەکەیت پلیستیشن 3 بزانە کارتۆنی پلیستیشن 2 هەیە لە ناو کارتۆنی ئەو پەروانەی هەیە شتێکی جوانە بەس لە ڤیدیۆکە بە جوانی دەرناچێتن بەس لێرانە کامل وەکی شاشەیە دیزاینەکەی گۆڕیە ماوەکی باشە بۆ گەمەکانی سیگا و جەماعەتی کۆلێکتەرەکان ئەوانەی حەزیان لێ لێرانە شتەکان بەدەست دەکەویتن ئێستاش لە پێشانگەی سیروانیە لێرانە بزانین PS5 زۆری دەکەنە ساری PS5ەکان چەندە؟ $595 بەڵێ دەستی دوتان هەیە؟ دەستی دوونیە ناوەڵە هەبیتنە دەوری چەندە چەندە؟ $500 $510 20 ئەو دەورەیە خاوێن بیتن کارتۆنیش خۆی لەگەڵ بێ ئەکسبۆکسی سیریس X هەیە؟ سیریز ئێکس نییە ئەدی سیریس S بەس مستەحمل هەیە بە $215 $215 هەرزان سارەکەی گونجاوە یانی PS4ەکان ساریان چەندە؟ سلیم بە $310 فاتش بە 210 بابینە سەر دەستەکانی پلیستیشن 3 ساریان چەندە؟ 8,000 8,000 گەمەکانی PS4 دەکرو بە چەندە؟ 15 تەکریب یەک بەد دێ حەفە بەشی دووەمی بە 15 زۆر چاکە مافیا 15,000 NBA-کان بە چەندە؟ NBA-کان 10,000 ئەگەر 20 بیتن بە 15 NBA 15 هەیە ئەو بەدەیە زۆر چاکە نیو فۆر سپیدەکە بە چەندە؟ 15,000 Days Gone 15 Metal Gear Survive ئەو 13 Ghost Recon Breakpoint 18 Naruto Shippuden سا 20 گەمەکە ئەنیمێشنەکانی خوارێ بە عام لە ئەوم بە چەندە؟ 20,000 دیناری زیاتر لێگۆیەکان ئەنیمێشنەکانە Dragon Ball Xenoverse-ەکە دووەکە ئەوش 20 بە 20 Crash Bandicoot 15 15 Fallout سا 10 10,000 GTA بە چەند ئێستا؟ 15,000 15,000 زۆر چاکە لەبە هێچێتەکان هێچێت چناو هەیە هێچێ دەو ئێکسانە هەیە بە 25,000 ناری ئەوەکان کەما باقی 20 هەژدێ ئەو دەورەیە ئەنواعی هێچێتی جوانی دەکنا کوالێتیان زۆر باشە دەستکەکانیش تیجاری دەکەی پلیستیشن جاری لەسەر شکلی پلی 5 بە 26,000 ئەوەکان کە بە هەژدەیە بە 18,000 زۆر چاکە دەستەکان خۆش لە پێشانگە فێستەڵ دوێنێ لەگە کاکە هەموو دیگەمەکان دەپرسین لێرانە ئەو ئاوتۆڕۆردە بە چەندێ؟ 15,000 15,000 Dialfield 15 15 For Honor فۆرهێنەر 15 Yesterday Rings ئەوش 15 Dynasty Warrior-ەکە 20,000 20,000 Valhalla بە چەندە؟ 30,000 کەپسە Capsa The Last of Us Part 2 25,000 25 Metro Exodus هەردوو 25 25 بابینە ئەو لایەگەمەکانی PS5 سنایپەرەکە بە چەندە؟ سنایپەرەکە کەپسە بە 50,000
دێتلو لوپەکە ئەویش کەپسە 50 زۆربیان لە 56 کەپسەکان سعرەکانیان بە 3 هەرزانترە گەمە هەرزانترە بۆچی چە ئێستا فیفاکە بە 30,000 بە کەپسی فیفاکە گەمەی هاوس ئۆف ئاشتەکە ئەو 50,000 کەپسە هاوس ئۆف ئاشس ساینس ڕۆ بە چەندە 55 کەپسە واش دۆکس لیجن 45 لۆس جەجمنت ئەو 45,000 گۆستوار تۆکیۆ ئەو 50,000 ئیمۆرتال فینیکس 35,000 35 فیس بە چەندە 55 55 فارمێک سیمولیتەر 22 ئەو 45,000 45 GTA بە چەندە لە بۆ PS5 GTA-ەکە 45,000 45,000 بەڵێ ئیکای ئیکای 6,000 کەپسە درایڤەرەکەش GTA-ەکەش کەپسە فاینال فانتازیەکە بە چەندە 6,000 کەپسە سنج ئۆف پارادایس ئەنچارتدەکان 45,000 کەپسە 35,000 ئێڤڵ دێت دیتەکە 6,000 ئەساسین باگاڵایەکە بە 30,000 کەپس ئانە هەمیان کەپسن CD پلی پێنجەکان هەمیان کەپسن لێرانەش گەمەی سویچیان دەچی لا بەدەست دەکەویتن یانی دەینتن تەمە سویچەکان ویو هەیە دە چەند لە چەند یەگەمەی سویچی سویچ لە 10,000 هەتا 6,000 زۆر باش ساری هەرزانی تێدا ئەوانش گەمەی VR پلی چارینە گەمەی وی و ئەو بابەتانی کۆنەکان ژەگەویستان لە بۆتان پیا دەکاتن یعنی ئەگەر لە دەرێژ بێتن لە بۆتان دێنتن ئەنی هەر ئاگەمەکتان بێتن لە بۆتان پیا دەکە لێرانە دەستک و ئەنواشتی هەیە جیازی دەستی دوو ڕا فیگەر و شتیوارە شەکەلی داوەکان دەوڵەمەند یعنی لە فیگەر و شتیوارە دەوڵەمەندە لە بۆتان پیا کاتن